ئێرە مەیدانی ئاژەڵانە لە سلێمانی لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنی پیرۆزی قوربان ئاژەڵدارەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ فرۆشتنی ئاژەڵەکانیان. ئافرەی بچووک و ئافرەی گەورە خەڵک زیاترە دیارەکە پێی مامەسای ئاینی بێ لەوە چێ خۆجۆ لە موبایل و فەیسبوک و شتگرتوێ ئەڵێ ئەوەی پارەی مەڕێکی بێ با نەیە بۆ نوێژی جەژن و ناحبارە بێ بە پێی ئەوە بێ قوربانی زۆرەکرێ ئەمساڵ مەرجانە نابێ شوێر بێ نابێ شەل بێ نابێ زەعیف بێ نابێ نەخۆش بێ ئەبێ نوقسانی تیان نەبێ. ساڵی ڕابردوو باش بەعیبی نەبوو هەبوو قوربانی زۆرەکرا ڕەنگە ئەمساڵ باشتر بێت لەوەی حیوانەکە هەرزانە سعر هەرزانە سعر وەک ساڵانی پێشوو نیست بگە ساڵان گرانتر بوو بگرە ئەمساڵ لەبەرەوەی علەف گران بووە خەڵک ئاژەڵ لە لادێ وێنێتەوەی فرۆشێ سعری حیوان دابەزێ. بەخوا سەی دەمێکی بەخوا سەی دەمێکی بەخوا سوێنم خوارە قەسەم بخۆ بە ناوی خوا سەیرێکی ئەوە مادام ئەڵێ بەخوا دەیبێتی دەی سەیریکە دەی سەیریکە ئای چۆن. بەڕای من حیوانی کوردی و عەرەبی پڕن زۆر چاکە گۆشتەکەی نەبوونی هەیە با بڵێن نەتامی جیاوازترە. ئەو کەسانی لەوێدا علەف دەفرۆشن بە ئاژەڵدارەکان لە چاوەڕوانی ئەوەدان ئەم جەژنی قوربانە باشترین بازار هەبێت. جۆ گرانە جۆ تقریبان 550 کیلۆمانەیە ئەگەر ئەمان بازارە نەبێت ناتوان پارەی جۆگەنمەکە بنەوە تیاتی 10 ملیۆن قەرزارە تیاتی 15 ملیۆن قەرزارە تیاتی 5 ملیۆن قەرزارە کەمەکە بەگەی 2 ملیۆن قەرزارە ئەمانە ئەگەر بازاران نەبێ و نەتوان حیوانەکانیان ساخکەنەوە بە دڵنیاییەوە پارەکەی ئەمەش نادەنەوە. ئەو کەسانەی توانایی داراییان باشە لە شاری سلێمانی لە ڕۆژانی جەژنی پیرۆزی قورباندا ئەو سونەتە جێبەجێ دەکەن و قوربانی دەکەن بە جۆرێک ئەو شوێنانەی کە ئاژەڵی تێدا دەفرۆشرێت جمەیان دێت و هاوڵاتیان پەرۆشن تا لەو 4 ڕۆژەدا قوربانیەکانیان بکەن. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.